ویستم لەناو ئەم فیستیڤالایە بەشداری بکەم لەبەرەوەی کە زۆر دەمێکی حەزەکەم اینجا هەموو کارەکانی کە کردومانە هەمووی خۆمان کردومانە و هەموو ڕۆژێک خەریکەی ئەبووین زیاتر مروو یعنی شتەکان دروستەکەم زیاتر بازن دروستەکە ملوانکە دروستەکەم هەموو شتێ دروستەکەم ئێمە هاوڕێین اینجا من خۆم دایمەن شتەکان دروستەکەم بەتەنیا اینجا حەزم کرد کە لەناو فیستیڤالەکەدا بەشداری بکەم لەبەرەوەی کە توانام یاوە و هەوڵم یاوە کە بەشداری بکەم حەزەکەم کە جارێکی تر فیستیڤال بکرێتەوە تاکو وەکو مناڵێک بەشداری بکەم لەگەڵ خوێندنەکەمە کاری دەستیشەکەم و خوێندنیش دەکەم لەبەرەوەی کە پێویستە هەردووکی بکەم لە هەمان کاتدا. یەک جۆر هەنگوینمان هەیە وە گوتم هی منتیقی شارباژێرە هی گوندی بێورەیە بە خۆشحاڵیەوە ڕێژەی وازان بەشداربووی خاتوونەکان زۆر زیاترە ئەمەش بۆ ئەوواگەڕێتەوە کە بەم دواییانە خاتوونەکان خاوەن کار و پیشەی خۆیانن و زۆر بە ئازادانە ئەتوانن بێن ئەو بەرهەمەیکە هەیەە ساغی بکەنەوە لە بازاڕەکانی کوردستانە هەر فیستیڤالێک تایبەت بە بەرهەمی ناوخۆ بێ و تایبەت بەوە بێ کە ساختکردنەوە یان ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان بێ بەشداریم کرد ئەم جۆرە فیستیڤالانە گرنگێکی زۆر زۆری هەیە بە تایبەت بۆ ئەو کەسانی کە تازە پیشەیەکیان ئەزمون کردووە و ئایانەوە بناسرێن فیستیڤالەکان جێی ناساندنن و هەروەها لەگەڵ ئەوە شاجەی ساخبوونەوە بەرهەمەکانن کە ئەو کەسانەی کە دێنە ناو فیستیڤالەکان ئەناسرێن بەرهەمەکانیان ئەزانرێکە کوالیتی باشە بێگومان بەرهەمەکانیان ساخە بێتەوە بۆ بۆنی ئەنجامدانی زۆری ئەم فیستیڤالانە بە تایبەت لە ناو شاری سلێمانی پێشوازێکی زۆر گەرم هەیە بۆ بەرهەمە خۆماڵیەکان و لە ئێستاە کڕیار هەمووی ئەوە ئەزانەیە کە بەرهەمی خۆماڵی زۆر گونجاوترا زۆر کوالیترا و لە ڕووی نرخیشەوە زۆر مناسبترە لە بەرهەمە هاوڕدەکان پێیامەم تەنها ئەوە نەیە کە ئەوانەی کە پیشەیەکی جوانیان هەیە ئەتوانن بێن بەشداری ئەم جۆرە فیستیڤالانەکەن هەم بۆ ناساندنیا هەم بۆ ساغبوونەی بەرهەمەکانیان کە ئێرە شوێنێکی زۆر زۆر گونجاوە بۆ ئیشەکانیان بیستم کە فیستیڤالێکی وا ئەکرێ خۆم بە ئەو لایەنەی کە جیگە پارێزم و هەر لە مناڵیمەوە حەزم لە گوڵ و باخ و تاکو ئەم تەمەنە هەر خەریکی خزمەتی گوڵ و سەوزایی و پاک و تەمیزی شار و دڵم بەوە خۆشە بێ لەبەرەوە هاوڕێکانم هانە بین سەردانی بکەین و زۆر دڵم بەمە لە شارە شیرینەکەمە خۆشە کە شتیوا بکرێ زۆر زۆر دڵم خۆشە هیوادارم کە حکوومەتی یارمەتی هەموو ئەو ئافرەتانە باکە حەزیان بە بەرهەمهێنانە و ئیشکردنە و شتێکی خۆشە بۆ ئەم شارەوە من لەم تەمەنا کە ئەوەنە خەریک بم و حەز لە جگە پارێزی بکەم ئەبێ گەنجەکان زۆر زۆر زیاتر هیوادارم لە هەموو شوێنێکە بیر لەوە بکەنەوە کە ئەم ژینگەی هەمومانە ئەبێ بە پاک و تەمیزی بیپارێزین و بە تەندروستی بۆ هەموو بۆ گشتە مولایە هەموو ساڵێکە لە ئێمە خۆم لە دەرەوەژیم کێمەوە باڵکۆنێکم هەیە لە جیاتی باخ پڕێکم لەگەڵ وڵا ژن گوڵە و گوڵی ژنە. ئێوەکو براندی جلی کوردی بەشداریمان کردووە ئێمە وەکو خولیا و حەزی خۆمان ئەم دوکانە پچکۆلێمان داناوە جلی کوردی ئەهێنین لە شارەکانی سلێمانی و عادەتەن و هندستان و ئەو شوێنانە وەکو پەیجەکەمان بەنای کوژەکە کوردیەوە دامانناوە شتێکی کوردەواریە کوژەکەی شینی پێ ئەڵەن لە لای ئێمە بە هەورامی ئەم جلە کوردیانەی کە هێناومانە هەمووی بە زەوق و سەلیقەی خۆمان دامانناوە و هێناومانە و زیاتر شتی کوردی و قەدیممان هێناوە چکە لە ئێستا خەڵک زیاتر حەزی لە شتی قەدیمە
ئیتر ئەمەش دوکانە بچکۆلەکەماناتوان سێری زۆر هەڵ ئەین وەکو خۆمان چکە حەزمان لە جلی کوردیە حەزەکەین وەکو کللتورێکی کوردی بمێنێتەوە لە هەموو مناسبەیەکیشمانە و لە هەموو دانیشتێکیشمانە ئێمە خۆمان جلی کوردی لەبەرەکەین و هەر ئەوەش پاڵ بە ئێمەوە ناوە کە بتوانین بەم شێوەیە دوکانێکی بچکۆلەدانێن و لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێمە من و خوشکەکەم بەشداریمان لەم فیستیڤالە کردەوە ئەمە کچەکانێتی بەیەکەوە ئەم شتە بچووکەمان داناوە و حەزەکەین خەڵک بێت سەردانمان بکات و سێری شتەکانمان بکات خەڵک زۆر هەوڵ بۆ جلی کوردی ئازیاتر لە هەموو مناسبەتەکانە خەڵک جلی کوردی لەبەرەکە وەک لەوەی جلێکی شەرقی و جلی عەزی و ئەو شتان لەبەرکە چکە شتێکی کوردەواریە و جوانی خۆی هەیە بەڕاستی یان لەلایەن ئێمەوە کە لەبەر ئەوەش بووە کە حەزمان لێ بۆ ئاوا بەردەوام بە جلی کوردیەوە دەرکەوین ژنانیش هەستەکەم زۆر هەوڵیان ناوە کە کللتوری کوردی بهێڵنەوە و دەستێکی باڵان هەیە لە جلی کوردی و ڕێخستن و دیزاینکردنی جلەکانیانە. دستانی دنیا نکرد.